دیارە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەمڕۆ بەشداریمان کرد لە کۆبوونەوەی پرساندنەکە، بەڵام بایکۆتمان کرد بەهۆی ئەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان بە شێوازێکی ناپەیڕەوی کۆبوونەوەی پەرلەمانی ساز کرد بە غیاب و ئامادەنەبوونی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزیری دارایی کە بەرپرسن بەرامبەر بە بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە ڕێژەی لە 121 و بە ڕێژەی لە 180 و بڕینەکانی تر و پاشەکەوتکردن. بۆیە غیاب ئەبێ هۆکارەکەی شەرعی و قانونی بێ، غیاب بە مەزاج نابێ. ئێمەش ئامادەنین پرساندن بۆ کاغەز و بۆ راپۆرت و بۆ وەڵامی نووسراو بکەین. پرساندن بۆ بەرپرس ئەبێ بکرێ، ئەوەی کە خۆی بە بەرپرس ئەزانێ ئەبێ بێ لە هۆڵی پەرلەمانە دیفاع لە خۆی بکە و دەرەنجام ئێمەش پرسیارەکانی ئاراستە بکەین بۆی کە ئیجراعاتی پەیڕەوی پرساندن بکرێ. بەڵام کە ئەمە نەکرا، ئێمەش ئامادەنین بەشدار بین لەو کۆبوونەوەی، بۆیە کۆبوونەوەکەمان بایکۆت کرد و نەمانویست و دژی ئەوە وەستاینەوە کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئاوا بە نایاسایی ببردرێ و بەدەر لە کاری پەرلەمانی ئەمڕۆ شەرعیەتی پێ ئەدرێ و بە زۆرینەی ئەو زۆرینەی کە خەڵکی هەرێمی کوردستان هەندێکی دەنگی پێدا و هەندێکی تری بە تەزویر هاتەدی، ئێستا ئەمڕۆ شەرعیەت ئەدەن و دەنگ ئەدەن بە ڕەوایەتی بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەو ڕێژانەی کە باسمان کرد کە ئێمە دژی وەستاوینەتەوە و قابلی قبولکردنیە لەلامان و خودی پرساندنەکە خۆی لە خۆیان فشارێکی جددیە و بەردەوام ئەبین بۆ ئەوەی کە داکۆکی کار بین لە بڕینی یا ئەنجامدانی ئەو زوڵمە گەورەیە بەرامبەر بە موچەخۆرانی هەرێمی کوردستان.